ئێران لەبەرەوەی قەوانم هەبوو ئەمە قەتاری کوردی قەتاری خاوکەر وشتی شێ مەسەلە جیای لەگەڵ ئەوە قەزی قەتاری خاوکەر ئەوە ئەزیزاری ئەوە گەرمیانیە بەڵام ئەمەی ئێمە لە سلەیمانیە کوردەواریە ناوچەی سلێمانیەک یەکسەر گۆرانیەکە لە سلەیمانیە وتراوە ئیتر لە ئەحەی ناسرەوە مەقامی سەفەری شەر ئەحەی ناسر هەر بەسەر ئەحەی ناسر وتوێتی و مەحین وتوێتی لەگەڵ خوا ئەفریقا برای مەحموودی تۆفیقشنی قار خاڵە عوسمان هیچ بەسەراتێکی ئەو ئەحەی ناسرە و لا نییە بەڕەحمەت بێت چکە باسێکن کە هونەرمەندێکی زۆر لێ هاتوو بەتوانە و بە شەخسیەتیش بوو بارەوەڵا بەسەرهاتێکیان بۆ گێڕاومەتەوە بەڵێ من لە ساڵی 1955 لە قەیسەری مەزادخانەکە قەیسەریەکی ڕووخاو بوو قەیسەری حاجی حەسەنیان پێ بوو من ئوتوسیەتیمە کرد لەوێ ئێواران ئەمامەوە ئوتومە کرد و تر ئەمامەوانی یعنی مەسەلە وەختم ئەبردەسەر حەقە گۆرانیم ئەبوو بەدەم ئوتۆکەوە پیاوێکیش لەو بەرمەوە بوو وەستا عەبدوڵای ناو بوو ئێوارەیەکیان مەقامێکی مخالیفی سەبانگ و کە ئەو سەردەمە ئەوان کوێنە بە دەنگی بەرز یعنی ئەو مەقامی مخالیفی سەبایە لە پرێکا بۆی هەڵەسی شەوێک لەیلا بە مەجنونیە ئامان بنوارە حاڵی خۆ بەخوەڕایی کە چۆن دا بەباشت و کەماڵی خۆت جوابی داوایەوە مەجنون ئەگەر تاوقەتی هەیە لەحزەیەوە لنا وآينا بنوار حسن كمال خود دادي دادي داد